بسم الله الرحمن الرحيم، والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه واتباعه إلى يوم الدين. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم، ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. أما بعد، السلام عليكم ورحمة الله وبركاته. داواکارم لە پەروەردگار چاکەکان و باشەکانمان لێ وەرگرێ، تاوان و گوناحەکانمانش بۆ بسڕێتەوە ئینشاءالله تعالە. ئەچینە لای پیاوچاکێکی تر، قسەی وتەیەکی زۆر شیرینی هەیە، ترازوویەکی جوانی هەیە. یەحیای بن معاذ ڕازی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئینلەم بەعینوانی ئەوەی کەوا ئەفەرمێ باسی سێ خەسڵەتمان بۆ ئەکا بۆ ئەمڕۆ زۆر پێویستە بۆ هەر یەکێ، هەر تاکێکی مسڵمان، تاکێکی مرۆڤ ئیماندار غەیرە ئیماندار، بۆ کۆمەڵگا و موجتەمەعی ئێمە ئەمڕۆ زۆر پێویستمان پێیەتی. ليكن حظ المؤمن منك ثلاث خصال. هەژێ بۆ ئەوەی ئیمانداران لە نێوانی خۆیاندا، مرۆڤەکان لە نێوانی خۆیاندا ئەم سێ خەسڵەتەیان هەبێ باشە. بە تاکید ئەگەر ئەمە هەبێ، زۆرینەی کێشەکان و گرفتەکانمان ئەتوانین بڵین بۆمان چارەسەرەکە، برینەکان زامەکان تیمارەکە. یەکەمیان ئەفەرمێ فإن لم تنفع فلا تضر، واتە یەکەمیان ئەگەر تۆ منفعەتت نەبوو بۆ بەرامبەرەکەت، زەرەری لێمەدە. جوانی فەرمووە ئەم وتەی ئەم پیاوچاکە، یعنی هەر ئینسانێ لای خۆیەوە، ئێستا من لای خۆمەوە لەگەڵ تۆدا، لەگەڵ هەرکیا، ئەگەر قازانجم بۆت نەبوو هەوڵدەم با زەرەرت نەبێ بۆ تۆ. ئەمە هەموو تاکێکی مرۆڤ، مسلمان و غەیرە مسلمانش، ئەوەی مرۆڤێ لەسەر کوڕی ئەرزی ئاژی، ئەم وتە زێڕینە بەڕاستی ئیسفادە ئەکەین هەمومان. واتە هەرچی کاتێک ئەگەر توانیم قازانجێک، سوودێک ئیسفادەیە بە تۆ بگەێنم باش، ئەگەر نەمتوانی با نەبمە زەرەرمەند بەرامبەر بە تۆ، زەرەرێ لە تۆ نەدەم. خوای پەروەردگار شەفرمێ لەسەر قسەی ئەم پیاوە چاکە والذين يؤذون المؤمنين والمؤمنات، ئەوانەی ئازاری ئیمانداران ئەدەن، چی لە پیاوان چی لە ژنان، بغەیری مەکتەسەبوو، یعنی هەر لە خۆڕایی ئەبێتە ئازاردانی برایەکی مسلمانی، خوشکێکی مسلمانی، تەواوی مسلمانان ئەبێتە ئازارداریان. فقد احتملوا بهتانا وإثما مبينا، ئەوە بوهتانێکە و گوناحێکی گەورەیە کە ئەنجامیەدە، چی لە وشەیەک کە چەندێکەمە، هەتا کار و کردارێکی گەورەیە کە تۆ ئازاری کەسێکی بەرامبەرتە دەی. ئەمە ئەگەر وابی ئەم ئاەتە ئەدگرێتەوە. بۆیە ئەم پیاوچاکە ئەفەرمێ وا باشە ئینسانی مسلمان و دیندار نەبێتە سەرێشە، خۆمان ئەڵێن کوردەواری واڵێ نەبیتە سەرێشە بۆ کەسێکی تر، بەڵکو قازانجت هەبێ بۆی، زەرەر لێن نەبێ بووی. ئەمڕۆژ ئێمە پێویستمانە بەمە. زۆر جار ئێمە زێرەکەی لەم بابەتا بەداخەوە مسلمانان و غەیرە مسلمانانش سێرەکەی تێکەون، ئللا بەهۆی شەیتانەوە بێ، بەهۆی نەفسی خۆیەوە بێ، ئیتر بەهۆی هاوڕێی خراپەوە بێ، سێرەکەی بەردەوام سێرەکە بێتە زەرەر و ئەبێتە مایەی ئەوەی کە بەرامبەرەکەی تووشی ئازار بکە. دووەمیان ئەفەرمێ وئین لەم تەسڕ فەلا تضر، واتە ئەگەر خۆشی و خۆشبەختی و بەختەوریت نەهێنا بۆ بەرامبەرەکەت، غەمباری مەکە، خەفەتباری مەکە، ئەزیەتدان نا، خەفەت و غەمباری مەدەرێ. ئێستا خەڵک وایە دێ بەرامبەرت قسەکە، سوور ئەزانێ تۆ ئەو قسەیە کە بیکا لە دەمی بەلەوەی دەربچێ و پێی ناخۆشە، ئەم عەکسەن ئەڕوا بۆی دەکات، هۆ ئازاردانە. وریابن زۆر شتە ئێمە حەسابی بۆ ناکەین لە دنیادا، بەڵام لای خوای گەورە ون نابێ. تەبەسسوموکە فی وەجهی ئەخیکە سەدەقە، پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام، ئێستا توو بەڕووی منا دەی، من بەڕووی دوا دێم، هەر چاکوچۆنێکی گەرم لەگەڵا بکەم و دەمچاوم بەشارەتی خۆشی بێ، ئەگەر یەک کەلیمە یەک وشە لەگەڵ توا نەڵێم، بەس دەمچاوم بەشارەتی هەبێ بۆ تۆ لە دڵەوە مرتاحبی بەو دیمەنەی دەمچاوی منە، خوای گەورە سەدەقە بۆ من دەنووسێ، بۆ تۆش دەنووسێ. ئەی چی جا بێ تۆ دەمچاو بدەیتە یەکا و قسەی ناخۆشش بکەیت، تۆ گونەحبارە بی بەوە.
بەو کارە کە هیچ کارتش نەکردووە کە دەمچاو دەدەیتە یەکە مسلمان وایە دێتە مزگەوتەوە مڕ ئەگرێ لە مسلمانان دەمچاوی داوەتە یەکە ئاڵەی ئیتر ئەم دنیاە ئەو ها لەسەر شانی ئەو وا ئەزانێ بەو ڕەنگە بەو لەونا لەگەڵ مسلمانانە تەعاملی وشکە ئەبینی بەردەوام قسەی ناخۆش قسەی خراپ شتی خراپ ئەمانە هەمووی زەرەرە بۆ شەخسیەتی ئەو مرۆڤە پاشانش بۆ قیامەتی خۆی قەتادە ڕەضا و ڕەحمەتی خوای لێبێ فەرمێ ئیاکم وەئەذە المؤمن وریابن ئازاری ئیمانداران نەدەن چکە تۆ ئازاری ئیماندارانتدا چییە فەئین الله خوای پەروەردگار چییە بێ بەو کارە تووڕە دەبێت بەو کارەی کە دەیکەی بیتە سەرێشە و بیتە ئازاردانی مسلمانان لە بچووکترین وشەوە لە بچووکترین کارەوە تا گەورەترینیان ئەو کاتە خوای پەروەردگار لەو مرۆڤە تووڕەیە سێهەمیان وئین لەم تەمدح فەلا تەذم یان تەمدم فەرقی نییە واتە ئەگەر سێهەمیان ئەگەر هاتوو مەدحت نەکرد زەمی مەکە مەدحت نەکرد ئێستا من مەدحی تۆ نەکەم حەیفە زەمت کەم زەمم کرد ها لە بەینی دوو تاوانە یان غەیبەتە یان نەمیمەیە پێغەمبەر گیان فەرمووی عەلەیهی سەڵات وەسەلام ئەتەدرونە من الغیبە فەرمووی ئەزانن غەیبەت چییە بە ئەسحاب و یاوەران فەرمووی ئەسحاب و یاوەرانش فەرموویان خوا و پێغەمبەری خوا ئەزانێ فەرمووی ئەگە باسی براکەت کرد ئەگەر لە براکەتدا ئەو سیفاتەی کە باسێکەی تایە بوو ئایسەژە با باسی فڵان کەسێ بۆ بکەم وایە لای خۆی وازانێت چاکەکە ئەمە شەیطان ڕازانیەتەوە نازانێ ئەمە غەیبەتە غەیبەتش پێغەمبەری خوای گەورە فەرمێ وەک گۆشتێکی لە قیامەت ئەوانەی غەیبەتەکەن گۆشتی حەڵاڵی پاک و جواندانن لە بەردەمیانە دەست ئەبەن بۆ گۆشتێکی پیس و گۆشتێکی خراپ ئەی خۆن لە قیامەت لە ئیسرا و میعراجا پێغەمبەری خوا وتی ئەمانەی کەن وتی ئەوانەی کە ئومەتن غەیبەتەکەن ئەوە کاریانە واتە شتی خراپە خۆن شتی باش ناکەن ئەگەر باسی برای موسڵمانت کرد تیای نەبوو ئەوە تۆ بوهتانت کردووە یعنی هەر چۆن باسی برای موسڵمان بکەی بەس بە چاکە خێرتەگا باقیەکەی ئەبێ دوای بڕۆی گردن ئازایی وەرگری لێی ئەبێ گردن ئازاکە هەتا گردن ئازا نەکا چۆن ئەڵێن کە ئینسان قەرزار بێ شەهیدیش بێ ناچێتە بەهەشت تا قەرزەکە بداتەوە بەخوا برا ئەگەر هەر کوڕەی ئەرزی هەیە پشتی عیبادەتی تۆ بێ لە ڕۆژی قیامەتە حەقی خەڵکی لا بێ ناوت لەگەڵ عەشەرە مبەشیرە دەربچێ بۆ بەهەشت ئەو خەڵکە گردن ئازانەکە بەهەشت بە چاو نابینی ئەوە زەمان لێبێ ئێستا خەڵکی وازانێ بەس عیبادەت بکە خەڵک کێشە نییە ناشتیوان نییە وی چاک بزانی لەبەرەوەی پێغەمبەری خوا فەرمێ لا تەحاسەدوا حەسوودی مەبەن بە یەک تۆ بێ ئەم حەدیسە بیکە تەرازوویەک لە ئەمڕۆ داینە چنێکمان تیا دەرەچین بڕاتان هەبێ زۆری نەمان دەرناچین لێ حەسوودی مەبە حەسوودی ماڵی دنیای کاول کرد ماڵی دنیامانی ڕمان کەلفەلێکی جوانە کاتە بەری حەسوودی پێ بە سیارەیەکی پێ حەسوودی پێ بە مناڵی هەیە حەسوودی پێ بە موچەی هەیە حەسوودی پێ بە سیحەتی باشە حەسوودی پێ بە ئیتر باسی شتێکی باش خۆیەکە لای برایەکی حەسوودی پێ بە کورە ئەوەن حەسوودە خۆی حەسوودی بەخۆیە بە مرۆڤ بۆیەتە چاوی خۆیەوە ئەوەنە خۆی حەسوودە خەتەرە ئەفەرمێ لا تەحاسەد حەسوودی مەبەن بە یەک وەلا تەناجەشوا دایمون سەعات دوکە دوک خۆمان بڵێن کوردەواری دوکە دوک لەگەڵیان مەکەن مناقەشە و موجادلە و ئەو ئەم شتانە مەکەن ما وازی لێ بێن ئەگەر لەسەر حەقش بووی پێغەمبەریانە فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام ئەگەر لەبەر ئەو قورئانە لەبەر فەرمایشتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام مناقەشەتان کرد ئەگەر زانیت لەسەر حەقی برای موسڵمان بەرامبەری دڵی گەردەبێ ئەڵێ وازی لێ بێنە من ناوڕاستی بەهەشتت بۆ زەمانەکە هی لەسەر دین لەبەر خاتر خوا و پێغەمبەر وازی لێ بێرە ئەچی جا بۆ دنیا حەیف نییە ئینسانی موسڵمان بۆ دنیا خەڵک عاجزکا لە خۆی حەیف ئەبێ وریابی چکە و حەدیسانەی خوێنینەوە نابێ ئێمە هەروەها بیخوێنینەوە حەدیس هاتووە جێبەجێیکەین قورئان هاتووە جێبەجێیکەین خۆ نهاتووە هەر ڕەمەزان بیخوێنینەوە و ختمەی پێ بکەین و فەرمایشتەکان گوێمان لێ بێ هەڵسین بڕۆین و تەواو هاتووە بۆ
کاری پێ بکەین کردداری پێ بکەین ئەگەر وابوو ئەوە باشە گەوانە بوو هەردووگی دەبێتە حجە قورئان تێڵێ خوایە لە قیامەتە خوایە ئەمە منی خوێندەوە بەسکاری پێ نەکردم ئەو کاتە چێڵی لەگەڵ قورئانە قورئان دێ شەفاعەتەکە هەیە شکایەتەکە شکایەتەکەی ئەمەیە حەدیثیش تێ شکایەتەکە بەیانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئەم فەرمایشتانە تۆ بیستوتە لە قیامەتە حەدیثەکان شکاتت لێ ئەڵێ بیستی بەڵێ بەڵام ئەی کرد قیمەتی نەبوو هەر غەیبەتێ کرد هەر حەسوودیە برد هەر ئەوەیە کرد هەر گوێیشی لێ بوو چەنەها جار خۆشیە گێڕاوە بۆ خەڵک بۆیە ئەبێ وریابی سێمیان وەلا تەباغەضوا واتە حەقد و بوغض هەڵمەگرن لە دڵە دڵێ باشە حەقد و بوغض لەسەر زبان بێ یعنی ئەوە نەبێ ڕاستەکەی بڵێ و لە دڵ هیچ هەڵ نەگری ئەو دڵە باشە دڵێشتی هەڵگرت بۆ خراپە بۆ تۆڵەسەدنەوە بۆ قین ئەمە خراپە ئەم دڵە بەڕاستی ئەبێ تەرکی بکە ئەمانە نەکەین باشە و حەدیثەکەشە فەرمێ ئەتا کۆتایی بەیع واتە کڕین و فرۆشتن لەسەر یەک مەکەن و تو هەمووتان برای یەکن مسلمان برای مسلمانە زوڵمی لێ ناکا حەق هەڵ ناگرێ و غەش و فێڵشی لێ ناکە کەواتە ئێمە ئەم سێ تەوەرە ئەتوانم بڵێم لە زمانی ئەمڕۆماندا جێبەجێیکەین هەم بۆ خۆمان یەکەم بە دەرەجەیەک قازانجی زۆر زۆرە یعنی تۆ بەرامبەر برای مسلمانت ئەگە قازانج نەبوو زەرەری لێ مەدە بەرامبەر برای مسلمانت نەک مسلمان کوڕە غەیرە مسلمان کافریش یعنی تۆ ئەگە کافریش بوو قازانج نەبوو زەرت نەبێ بووی باشە دووەمیان ئەگەر دڵت خۆش نەکرد غەمباری مەکە سێمیانش ئەگەر مەدحت نەکرد زەمی مەکە ئەمە یاسایە کە بەڕاستی لە قورئان و فەرمایشتەش هاتووە بەڵام ئەم پیاوچاکە کردوێتێ خاڵ خی گەورە ڕەحمان لێ بکا و لەم خاڵە جوانانە بمان کاتە کەسێ منفعەتمان هەبێ بۆ خەڵک زەرەتمەند نەبین سوودمەند بین بۆ کۆمەڵگامان لە ڕێگای ئێمەوە هەر تاکێک لە ئێمە خوا سوودمان بمان کاتە جسرێک بمان تا کەپرێک بۆ ئەوەی خەڵک بگەینە باش بۆ خاتە گەورەی خۆی دووەمیان بمان کاتە کەسێک بەردەوام موژدە بدەینە خەڵک خی گەورە لە زبانی ئێمە لە دەمچاوی ئێمە لە کار و کردداری ئێمە بمان کەتە ئەو کەسە بۆ کۆمەڵگاکەمان خۆشبەختی بێنین واتە غەمباری نەهێنین و بمان کاتە کەسێ بەردەوام مەدحی خەڵک بکەین ئەو کەسانش ئەگە خراپن لەگەڵمانە هەر مەدحیان بکەین خی گەورە تاعات و عیبادەتمان لێ قبوڵکە لە بەهەشتا کۆمان بکاتەوە خوایە یان چۆن ئاوە کۆمان کردێتەوە ئێستا لە ماڵەکەی تۆدا خوای لە بەهەشتا کۆمان کردەوە یا ئەڵڵا بەبینینی خۆت شادمان بکەی بەبینینی پێغەمبەرگیان عەلەیهی سەڵات وەسەلام شادمان بکەی لەسەر حەوضی کەوسەر بەدەستە مبارەکەکانی ئاوی کەوسەرمان باتێ یا ڕەبی لەسەر پردی سرات خۆت فریامان کەوە ناو قەبر و ناو گۆڕەکان فریامان کەوە ڕەحم بە باوکو دایکمان بکە گەرماوە نەگە مردوون خوای لە قەبرەکانی ڕەحمیان پێ بکە ڕەحم بە مردوەکانمان بکەی یا ڕەشفای نەخۆشەکانمان بدەی ئەوانەی داوای دوعای خێرن کردووە نەخۆشیانێ یا ئەڵڵا یا شافی خوای شفایان بدەی یا ڕەبی خوای ڕەحم بە تەوای مسلمانان بکەی آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على محمد وعلى